لا شاری هەولێر و لە سەر یاریگای باداوە خولێکی تیپە میلیەکان لە سەراسی شاری هەولێر و دەوروبەری بە کۆتا لە خوڵەکە 20 هەڵبژاردنی تیپە میلیەکان بەشداریان کردبوو. یارەکانی خوڵەکەش بە شێوازی دو یاری دۆڕان دەرچوون لە خوڵەکە بەڕێوە ماوەی 45 ڕۆژی خاند. یاری کۆتایش هەڵبژاردەی ئەتڵەس و دارەتوو بێگەیشتن لە نیوە یەکەم یارەکان دوو تیپ توانیانێکی گۆڵێک تۆمار بکەن. لە نیوەی دووەمیش گۆڕانکاری بە سەرنجامەکەدا ناتوو بۆ یەکلاکردنەوەی پاڵەوان پەنابرایە بەر لێدان یەکلاکەرەوەکان لە خاڵی سزا هەڵبژاردەی ئەتڵەس بەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 5 گۆڵ سەرکەوتنی تۆمار کرد و بۆ پاڵەوان و هەڵبژاردەی دارەتووش خاوەنی پلەی دووەم دوایرەکەش خەڵاتە جۆرا و جۆرەکان لە مەراسیمەکەدا دابەشکران. سپاس بەخوا توانیمان پلەیەکەم بەدەست بێن لەسەر ئاستی هەولێر و دەوروبەری هەولێر. یاریەکە بە 5 یاریمان کرد تا گەیشتن یاری کۆتایی. ئەلحەمدولیلا لە خوای بە زیاد بتوانیمان پلەیەکەم بەدەست بێنین. دەوریەکی زۆر خۆش بوو. سپاس بەخوا.